یانی ئازیدەینە سەر بەشی دووەم لێکدانی هێزەکان وانە یەکەممان هەیە. لە لێکدانی هێزەکان ئەگەر بنچینەمان وەکو یەک بوو ئەوە یەک بنچینە دەنووسینەوە و توانەکان کۆ دەکەینەوە. هێز دەچپێکێت لە بنچینە و توان. بۆ نمونە سین بە توانی 5 سینەکەی پێوترێت چ بنچینە، پێنجەکە پێوترێت چ توان، بە هەردووشی بەیەکەوە چ دروست دەکەن؟ هێز. واتە هێز دەچپێکێت لە بنچینە و توان. عادەتەن بنچینەکەت بە شێوەیەکی گەورەتر دەنووسرێت لە توان. لۆخی ناوگەشت چۆن دەخینەوە؟ دەڵێ سین بە توانی 5 واتە لە بنچینەکەی دەست پێ دەکەی. یاساکانی هێز لە لێکداندا ئەمە سێ یاسامان هەیە. یاسا یەکەم لێکدانی دووهێز سین توان میم لێکدانی سین توان نون، ئەوە بە شێوەی یاسا دەری بڕیە. تەمەشای بنچینەکان دەکەم، بنچینەکەم هەردووک سینن کەواتە یەک بنچینە دەنووسمەوە. توانەکان کۆ دەکەم و ئەڵێ میم کۆ نون، ئەوە بە شێوەیەکی گشتی. دێنە سەر نمونە یەکەم سێ بە توان سێ لێکدانی سێ توان دوو لێکدانی سێ توان یەک. بنچینەکانت هەمووی سێنە کەواتە یەک سێ دەنووسینەوە، ئەوجا توانەکان کۆ دەکەینەوە. سێ کۆ دوو پێنج کۆ یەک شەش. سێ توان شەش دەکاتە چەند؟ دەکاتە 729. پرسیاری دۆمان هەیە ئەڵێ 100 توان 5 جاران 100 توان 0 جاران 100 توان 4. هەر شتێکە توانی 0 بۆ ئەنجامەکەی دەکاتە یەک. 100 توان 0 دەکاتە یەک کەواتە ڕاستەوخۆ هەرمای نووسە پێویست ناکات چونکە دەکاتە یەک جاران هەر شتێکی بکەی دەکاتە خۆی. بنچینەم چییە؟ سادە یەکسان کەواتە یەک سادی دەنووسمەوە. توانەکان کۆ دەکەمەوە 5 کۆ 4 دەکاتە چەند؟ دەکاتە 9. پرسیاری سێمم هەیە تەمەشاکە بنچینەکان هەموو یەکسان کەواتە یەک سینی دەنووسمەوە. توانەکان کۆ دەکەینەوە ئەڵێ چە؟ دوو کۆی چەند؟ سالب 6 کەوانە چیلۆ سالب 6ەکەی دادەنێم. کۆ لێرەش چەندم هەیە؟ سێ یەکسانە سینەکەی دەنووسمەوە. دوو کۆ ئەوەی بە دوو هەنگاو دەکەین. ئەو موزەبەی جارانی ناو کەوانی دەکەین موزە بزاران سالب دەکاتە چ دەکاتە سالب کەواتە دوو کەم موزەبەکەم زاران کرد بۆ سالب 6ەکەش وەکو خۆی کۆ چەند؟ کۆ سێ. ئەو جارێ سینەکە وەکو خۆ دوو کەم 6 دەکاتە چەند؟ سالب 4 سالب 4 کۆ سێ دەکاتە چەند؟ دەکاتە سالب 1. توانەکەم سالبە توانش نابی بە سالبی بەزەی بێڵی دەبی بکەیت چ دەبی بکەی موزەب هەمیشە کەرتە چی دروست دەکەی لە ئەوی توانی بکەمە موزەب دەڵێ چ یەک لەسەر ڕاستەخۆ دەبێ ژێرەی کردەکە یەک لەسەر سین توان سالب 1 ئەو سالب بە ڕاستەوخۆ دەبیتە موزەب. توانەکەش پێویست ناکە بنووسینەوە ئەگەر یەک بوو بە موزەبی پێویست ناکە بنووسینەوە. چمان هەیە هێزمان هەیە ئەگەر هەر کاتێک کەوانێکمان هەبوو لۆ نمونە بڵێ سین توان میم هەمووی توان نون واتە دوو توانمە لە سەیکتری هەبوو بنچینەکەی دەنووسیەوە توانەکان چ دەکەیت جاران یەکتری دەکەی. دێنە سەر نمونە پرسیارێکەمان هەیە بنچینەکە چەندە؟ سێ سێکە دەنووسیەوە دوو توان لە سێک دینە سێکەی هەردوو توانەکان جاران یەکتری دەکەی دەڵێ سێ جاران سێ دەکاتە چەند؟ دەکاتە 9. پرسیاری دووەم بنچینەکە وەکو خۆی توانەکان جاران کە 4 جاران 6 دەکاتە چەند؟ دەکاتە 24. پرسیاری سێم بە هەمان شێوە سینەکە وەکو خۆی توانەکان جاران یەکتریکە 3 جاران 4 دەکاتە چ؟ دەکاتە 12. چیت کەی لەگەڵ جارانەکەی ئەنووسمەوە؟ سینەکەش ئەنووسمەوە سالب 1 جاران سالب 4 سالب جاران سالب دەکاتە موجب 1 جاران 4 هەر دەکاتە 4 یەکسانە. بنچینەم دیسان یەکسان کەواتە سینەکەی دەنووسمەوە 12 کۆ 4 دەکاتە چەند؟ دەکاتە 16. ئەو جارێ چم هەیە هێزی ئەنجامی لێکدان. مەبەستی چیە هێزی ئەنجامی لێکدان؟ واتە ئەگەر کەوانەکەم هەبوو بە توانی ژمارەك ئەو توانەی بەیەکسانی لۆ ناو کەوانەکەی دابەش دەکەم. سینەکەم نووسیتەوە سەرەتا توانەکە لۆ سینەکەی کەنونە پاشان لۆ سادەکەی لە نمونەی زیاتر تێدەگەین. پرسیاری یەکەممان هەیە ئەڵێ سێ سین بە توانی سێ سەرەتا سێکەی دەنووسم کەوانە چلۆ دادەنێم ئەو توان سێ سەرەتا لۆ سێکەی پاشان لۆ سینەکەی سین بە توانی سێ ئەو توانم بە یەکسانی دابەش کرد جارێک لۆ سێکەی جارێک لۆ سینەکەی سین توان سێ توان سێ واتە سێ جاران سێ جاران سێ دەکاتە چەند؟ دەکاتە 27. سین توان سێکەش وەکو خۆی. پرسیاری دووەممان هەیە ئەڵێ چە
سالب 4 سین توان سێ هەموو توان 4 ئەو توان 4 جارە کلۆ سالب 4ەکەی جارە کشلۆ سین توان سێکەی سالب 4ەکەم وەکو خۆنووسەوە سین توان سێکەش وەکو خۆی ئەو جارە چی دەکەم ئەو چوارەی دابەش دەکەم ئەو توانە دەدەمە هەردووچی جارە کلۆ 4ەکەی جارە چلۆ سین توان سێکەی